کەسێک لە ئێمە خۆشەویستان دەتوانێت لەگەڵ خوای گەورەدا ئیعلانی جەنگ و شەڕ بکات؟ چ کەسێک لەم سەرزەوێدا لە مرۆڤەکانە دەتوانێت بڵێ خوایەکیان من لەگەڵ تۆدا شەڕ دەکەم، من بەرەو ڕووی تۆ دەبمەوە؟ بێگومان هیچ کەسێک ناتوانێت قسەی بکات. دەیڕوو دەکەمەوە کەسانەی کە ئەهلی ڕیبان، پێیان دەوترێ ئەمە ڕیبایە، مەیخۆن، بەکاری مەهێنن، هەرواز نایێنن. ئەو سلفەیە ڕیبایە، ئەو عەقارێ ڕیبایە، ئەو کەسابەتە ڕیبایە، هەر پێی پێ نییە. بیکەنە قاعیدە لە ژیانتانە لە ڕیبادا هیچ کاتێک زەڕوریات نییە. ئەگەر ئینسان زۆر ناچار بوو گۆشتی بەراز بخوا بۆی لەبەرسان نەمرێت دروستە، بەڵام ڕیبا زەڕوریاتی تیان نییە. هەر مامۆستایە گوتی زەڕوریات لە ڕیبادا هەیە، سەفاسەت ڕاستی نەکردووە. ڕیبا زەڕوریاتی تیان نییە. بۆتان باس دەکەم جا بزانن زەڕوریات لەم شتەدا هەیە نییە. خوای گەورە ڕوو دەکاتە ئیماندار، ئەو کەسەی دەڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمدا رسول الله، خوای گەورە ڕووی تێ دەکات. يا أيها الذين آمنوا اتقوا الله وذروا ما بقي من الربا إن كنتم مؤمنين. أي إيمان داران تقوى إخواتكن واز للربا بين بهمو جورة كانيوا أجر إيو إيمان دارن. فإن لم تفعلوا أجر واتان نكرد واستان نهنا بردوان بون للربا خواتنو بكاريناني الربا فأذنوا بحرب من الله ورسوله. أو إعلاني حرب جنگ بكن لقل خوف غمري خوادا صلى الله عليه وسلم. شيء تتواني أو جرأة بكات والله الربا خور إعلاني شري كدو لقل خوادا أبي وازلم شر بين تشوف دورا وصفاصف دورا. بإمامي عبد الله كوري عباس كأمزاي في غمري خوادا صلى الله عليه وسلم لأثره الصحيح ده فرميه يقال يوم القيامة لآكل الربا خذ سلاحك للحرب. سيدك سبحان الله للرجل قيامتها بوك سدوت لك إيشي الرباي كدوة، الرباي خوادو كسابتي الرباي كدوة بي دوت لك دي فلان كس شككت هل قلوا لك الخوادا شر. فنا بخواي قولا شري چي او داماوا خوي قركراو بسريا جابوی لروجی قیامتا اگر پیت خوش خوای گورا بدجمنی خوی ناود بریه بکسک ناود بریه که تجایتی خواد کدو شر لگر خوادا کدو وازا ریبا مینا اگر پیشت خوش نیت بیسل مینا. اگر دار با آلتون بقرز بقیست اگر بو نیو ساعت بقرز بیکری ریبایا هرچی ما وصای ام دنیا فتوای بوتا هر همون مخالفه حدیث پیغمبر خوای صلی الله علیه وسلم. بۆیە نەڵێ قەیچێکا بڕۆ زەڕوریاتە ناچاری ڕیبا زەڕوریاتی تیان نییە. ئیمام مالک ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ سەیری قورئان و حەدیثم کردووە هیچ تاوانێکم نەبینی وەکو ڕیبا بێ، چونکە خوا باسی هیچ تاوانێکی نەکردووە بڵێ ئیعلانی حرب لەگەڵا بکە ئیلا بۆ ڕیبا نەبێت، بۆ سوو بۆ فایز. بۆیە ئەوەی کە ڕیبایە خۆتی لێ بپارێزە، ئاڵتون بە قەرز نابێ، بقيست نابي، رباية رباية رباية. يا غمري خوافر صلى الله عليه وسلم كواتا أو كساني الربا خورن وإشي الربا دكن لقل خوادا إعلاني جنگ وشريان كدوا شري كشكتايا دوراون وسر برزي وسر برازي بو كسانانية هاسر شوريان بوهيا وإلى أخوة بترسن وإلى رجي قيامتا بيت نوتري لقل خوادا شر بكو ديت شككتها القرد شكي تشيت كواتا أقداري خود. والله خۆشەویستان ڕیبا سوو فایز کاریگەری خراپ دەکات لەسەر وڵات لەسەر مرۆڤەکان. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڕەشەی لە قەومێک کردووە لە کۆمەڵگایەک کردووە کە ئیشی ڕیبا دەکات. ئێمە بە خەڵکی دەڵێن کاتی گیان دەفتەرێک ئەدەی بە فڵان کەس ئیشی پێوە بکات، ئەگەر بڵێ مانگی 2 وەرەقەم دەوێ یا 3 وەرەقەم دەوێ یا 5 وەرەقەم دەوێ ئەوە ڕیبایە، ئەبێ شەریکایەتی لەگەڵا بکەیت. چەند کەساوە ئیفلاسی هێنا خەڵکە بوو پارەیان بۆ دەبوو بە لێشاو هەبوو هات بۆ لام دەموت نەکەیەوە حرامە ڕیبایە، چونکە ئەو پیاوە کە ئەو هەموو پارە ئەدا بە تۆ دڵنیا بەڕاست نییە.
دڵنیا بەڕاست نییە هەبوو بە قسەمی دەکرد حەج بوو دەیانە بڕۆ پرسیار لە مامۆساعوبێت بکەوی وەڵا ئەوەڵێ حرامە ناچم بۆ لای 30-40 دەفتەر پارێکیان چوو تەحرمەیە بۆ لام حتا ماوەی بە خەموخەفەتە بژی ئەگەر دەهاتایە بۆ لای من 30,000 نایفەوتە 40,000 نایفەوتە نەک 30-40 دەفتەر نایە بۆ لام دە بۆ خود باجەکەی بێت وازانم قسەی گیرفانی خۆم نەمکم و بۆکەم قسەی باپیرەمت بۆکەم پێت ئەڵێم ڕیبا إلا أبي الشركات بك فلان كس أم دفتر أدم بتو أم مبلغ أدم بتو سطعتن شريك نيوية سيكة شواريكة شنيكة أجر بلي رجيكي دياري كراون دوي أو الرباية أجر دارم أو خلتك باريم للربا ده سطحانا فهو الربا وطاري خلتي أنفاد الرأيان كت إفلاسا هنا هو بروبوي الرباية خوش استخواه فرمي صلى الله عليه وسلم لحديثك صحيح ترغيبا ما ظهر في قوم الزنا والربا إلا أحلوا بأنفسهم عذاب الله هر قومك هر قوم الجايك دو تاوان لنا ينقى بلاو بيتوا أو عذابي خوايا بخوايا حلال كدو وتحد شركيك عذابي خوايا بخوايا بخوايا مستحقا الربا زنا أمر زور بلاو سطها وهزارها نفر هي خليك الرباية لأخوانا ترسي زنا دكن بعاشكرا قالوا زنام كردوا هر قومك أندو تاوانيتي أبلا بوا أو براسي عذابي خوين حلال كردوا جابوا دعوة عند أخوي قالوا رحمة بيبكى چونك كوملغاي إيما أندو تاواني زوتي أبلا بوا بعاشكرا ربا خور وازنا يعني چونك باري چاكي دسكي بەڵام ئاگای لەوە نییە لە ڕۆژی قیامەت ئەخوای گەورە چۆن زەلیل و ڕسوای دەکات بۆیە هەر قەومێک ئەم دوو تاوانی تیا بێ بە تایبەتی ڕیباش کە لە زینا گەورەترە پەنا بەخوای گەورە دڵنیا بەخوای گەورە غەزەب دەڕژێنێ بەسەرمانە بۆیە ئەمڕۆ خەڵک بەختەوەر نییە خێر و بەرەکەت نەماوە هەرچی ئەکەی فریان ناکەوی ئەوەی معاشخۆرە هاوارێتی ئەوەی کەسابەتەکە هاوارێتی ئەوەی دەوڵەمەندە لە هەمووی خراپتر ئەوە هەت کابراکی خێری پێڕەوایە زۆر بەیانە بەداخەوە چونکە ئێمە لە ناوماندا ئەم تاوانانە بەڵاو بۆتەوە زینا و ڕیبا و کۆمەڵێ تاوانی تر ئەو کاتە پەنا بەخوای گەورە ئێمەش دڵنیا بەخوا عەزابمانەدا ئەمڕۆ دەیەکێ لە عەزابەکانی خواوەیە کە خەڵکی زۆربەی مرتاحنی و دڵخۆش نییە باوباپیرمان سەتایەکی ئێمەی نەبوو سەد ئەو نێمە دڵخۆش بوون ئێمە دڵخۆش نین زۆربەیمان کوا مەگە ئیمانەکە تۆزە دڵخۆشمان کە ئەگینا خەڵکی خەمبار و بێتاقەت بۆ چونکە تاوان خەڵکی وێران کردووە دڵی خەڵکی وێران کردووە ژیانی خەڵکی وێران کردووە کۆمەلگای وێران کردووە خۆشەویستان هیچ کەسێک لە ئێوە تا ئێستا زانیوێتی ڕیبا سوو فایس هەر ناوێکی لێدەنێی لە زینا تاوانەکەی گەورەترە خەڵکی ڕیبا دەکات بەڵام ئامادە نییە زینا بکات دەست خۆش بە زینا ناکەی بەڵام ئەمەش مەکە کە لە زیناکە گەورەترە دەڕواتە سین لە چین ئەچێشتی خراپ دەهێنێ بەڵام گۆشتی بەراز ناخوات دەکاتە گۆشتی بەراز ناخۆی دەست خۆش بێ بەڵام خیانەت و غەشیش مەگەشتی خراپ مێنە شتێک مێنە بۆ نەسەعادیشکا کۆتایی پێ بێ لە خوا بترسە دوو مناڵ سێ مناڵ چوار مناڵت هەیە غەش لە کۆمەلگا و لە هەزارەها نەفەر مەکە لەبەر سێ چوار مناڵ لەبەر دوو سێ مناڵ غەش لە هەزارەها نەفەر مەکە لەبەر دوو سێ مناڵ لە خوا بترسە پەیامەکەم گەیشت بە غەش ئەو کەسانی کە غەش دەکەن لەبەر خاتی مناڵەکانت کە مناڵە دوانە سیانە چوارە غەش لە کۆمەلگا و لە هەزارەها نەفەر مەکە قڕ مەکە بەسەر خۆتە بێگومان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبا دەفەرمێ إن الدرهم يصيبه الرجل من الربا والرواية كده فما الدرهم ربا يأكله الرجل وهو يعلم أعظم عند الله في الخطيئة من 36 زنية يزنيها الرجل سبحان الله يبقرن خوشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم درهم الربا يك درهم إسا أمر 10,000 20 نازم چنك بس پاريكي كما پارێکی زۆری ئەوەی کە بە وەرەقە و دوو وەرەقە ڕیبا وەرەگری ئەوە لە دەرهەم و دوو دەرهەم دەرچووە یەک دەرهەم ڕیبا
بلان في غمري خوا فرمي صلى الله عليه وسلم وهو يعلم بزعني أمر رباية في ودرا أمر رباية ميك هربر دوام لسن كاك أمك سابته حرامة هربر دوام لسن أو الرباية بزعني الرباية وبردوام بلسري خوشويستي خوا فرمي صلى الله عليه وسلم يقدر همي الربا 15,000 بابلين ل 10,000 و 20,000 زيادة كمتر أول دخل باوراً 20,000 به لأن 10,000 بشتي أول سسعركين بالضبط بدنا ماوا أفبي أعظم عند الله في الخطيئة من 36 زنية أعظم هو عارفين ذا الجوان تيجا يقدر من الربا بيخوي يا أنجامي بدي لا يخوي جورة تاوانكي جورة تدل 36 زنا وهذا 36 زنا بكي كخوا غرقي غضب الدكا بقد أو تاوانك هشتا جورانية كي يقدر هم الربا بخوي أي قرب السروي كبدفتر وبدو بچند دفتر بارد خوار ربا أما قيامتي شوانا كواتا أما لقاتا قيامت لقيامت تاوانك لزينا جورتر قيامتي لزينا كان خلاف كده والله نيوش بكي روجو بكي حج بكي عمره بكي بيش فرزل مزدود من سين بخوا همو درهم يكتخوا بس شش زينا زاد بنا عقيب ودى المسيح أقداري خطبة دعاء أمش هرواز نايني حتى بناكي الربا ناوستيني بس ما يكسابتي كي برسيار كاكي كيا وباسم قد أعطون مقرز ميانا حرام الرباية بارمدة دو كساني كبارك الدخون ودعاء توش الربات لكنو باركش الأولاد ضروات كواتا أقدار با شبه خوشا بهمو 10,000 بهمو 15,000 36 زينا زيادة گناحكي بو المسلم بو چاكر منظورة أمش بتباني بو قيامتوان بالا خواه برسي أيها كسيك الربا دخويتو إيش الربا دكي والله تاوانكي زور قولت أنجام داو طولاي خواي قولت ملعوني لعنة الذكراو نفرتت الذكراو أقل نيوش بقي وروشو بقي عبادتي خواش بقي أقل شو نيوش بقي حتى نفرت الذكراوي شكر إيش الربا دكي لحديث في صحيح مسلم ده هاتورا إمام الجابري كوري عبد الله رضاي خوالي بتفرمي لعن رسول الله صلى الله عليه وسلم آكل الربا ومؤكله وكاتبه وشاهديه وقال هم سواء في غمر إخوة صلى الله عليه وسلم نفرتي لو كسكدور فرميتي بلعنت به بنفرت به كيف يفرموا في غمر إخوة صلى الله عليه وسلم بفرماني خوا واتد نفرتي خوا بغمري خوا صلى الله عليه وسلم لسر أو كسبت كالربا دخوا طبعا تعرف يا أجيب وجهته يا أخوي صوبي أخوي ومؤكله أو كوري أجري قلت له شو أنا قاعد إيش الربا أكل بقام عذر بناء الموت قلت قولك بشو نكتب ما دام شو أنا شو الربا أو كسيك الربا دخوا نفرتي خوا إليه ملعونة أو كسيك وري أجري بارك ورجري لك كسيك الربا كأنجامته أو كسيك دينوسية كاتبة أو كسيك الشايات اللي بيني أنا ودفنوا في غمر إخوة صلى الله عليه وسلم وقال هم سواء أو الربا أخوة أو وري أجري أو الشايات أو دينوسية هر همو يعني يكسان لتاوانا يكاوان يا مودن مسلم كوتا همو يعني مجرم تاوان بالك كيت خوشة برد نفرتي خواب كوي يترمال من شارمية شارتين إنسان بيه واز الربا بيني أجينا لقل خوادا بيه إعلاني جنگ وشركي كواتا تو بي خويتو بي نوسيتو وري بقريتو شايد بي إيش فرقيتيني هموتان يكتاوان تامدرستي هموتان ملعونا كواتا كي بي خوشة كس كواتا بيسمينا شوك بيغمر إخوة فرمي صلى الله عليه وسلم لحديثك صحيح بخاري مسلم ده فرمي اجتنبوا 7 الموبقات خوتان بپارێزن لە حەوت تاوان کە مرۆڤ بە هیلاک دەدا مرۆڤ دەخاتە ناو ئاگری دۆزەخەوە دەیفەوتێنێ وتیانەی پێغەمبەری خوا چییە صلی الله عليه وسلم فەرمی یەکێک لەوانە ئەکل الربا خواردنی ڕیبا یەکێک لە تاوانە گەورەکان مرۆڤ بە هیلاک دەدا پێت خۆشە بە هیلاک بچیت لە دنیا و لە قیامەت ناوەڵڵا دەی واز لە ڕیبا بێنە نەتزانی و واز بێنە لەم دەقەیەوە تۆبە بکە و خوای گەورە فەرمێ تۆبە بکەن و بگەڕێنەوە بەلای خوا يا رب إخوة لنا كمان خوش بي
لە گوناهی دایک و باوک و مردووەکانمان خۆشبی خوای گەورە کۆمەلگامان لەم تاوانە گەورە کە ڕیبایە پاکی بکەیتەوە. آمین آمین آمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وعلى آله وصحبه ومن والاه. ئەو کەسانەی کە ئەهلی ڕیبان، ڕیبا دەخۆن و کەسابەتی ڕیبا دەکەن، سوێنتان ئەدەم بە خوای گەورە چ کەسێک لە ئێوە ئەمە بەرابەر دایکی خۆی قبوڵ دەکات. وەڵڵاهی شەرمەکەم باسی ئەم حەدیسی پێغەمبەری خوا دەکەم صلی الله عليه وسلم. حەز بە شەرمەزاری دەکەم لە بەرامبەر ئەوانەی کە ئیشی ڕیبا دەکەن. ئەمڕۆ لە ئەنتەرنێتا کۆمەڵە شتێک پیا بووە، پارە پیاکردن، زۆربەی ڕیبای ئاگادار بن نەتان خەڵەتێنن. باب 50 مامۆسای ئاوی فتوای بۆتاندا نەخەڵەتێن، چونکە هەندێکیان فرۆشراون. ئەگینا ئەو ڕوانە لیژنەی فتوای کوردستانیش فتوای لا حرامە. لێرە مامۆسایەک لە خوا ناترسێ لەبەر گیرفانەکەی خۆی فتواتان بۆدا هەر گوێی لە مەگرن، هەر گوێی لە مەگرن. چ کەسێک لە ئێوە لەم سەرزەوێدا هەموو خەڵکی بەرامبەر دایکی خۆی ئەمە قبوڵ دەکات، ئەوەی کە خاوەنی غیرەت و پیاوەتی بێت؟ هیچ کەسێک وەڵڵاهی قبوڵی ناکات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتێکی بۆمان باس کردووە، من عەجایبم دێت لە کەسێک دوای بیستنی ئەم فەرموودەیەش هەرواز لە ڕیبا نایەنێ، هەر بەردەوامە لە ڕیبا. ئەڵێ خوا غەفوور و ڕەحیمە، ئەو خوایە کە غەفوور و ڕەحیمە لە قورئانە فەرموویەتی لەگەڵ منا شەڕکە ئەگەر هەرواز لە ڕیبا نایەنی. ئەوە قسەی خوای گەورەیە. ئەو خوایە فەرموویەتی، ئەو پێغەمبەری صلی الله علیه و سلم لە هەموو کەسێک زیاتر خوا دەناسێ ئاوای بە ئێمە فەرموو دەربارەی ڕیبا. ئیتر دەمت مەکەرەوە بڵێ خوا غەفوور ڕەحیمە. خوا غەفوور ڕەحیمە بەرامبەر بە کەسێک کە لەگەڵ خوادا ڕاستگۆ بێت، نەک ڕیباخۆر بێ. لە حەدیثێکی صحیح الڕیبا هاتووە، خۆشەویستی خوا فەرمێت صلی الله عليه وسلم: الربا 73 بابا. الربا 73 بەشە. 73 بەش ڕیبامان هەیە، أنواعي هي. لفرمي أيسرها مثل أن ينكح الرجل أمه، وفي رواية أدناها كالذي يقع على أمه، نعوذ بالله. ربا حفتاوسي بشا بتشكترين بش الربا لم حفتاوسي كامي تاوانا كيلا همي بتشكترا وكوايا كإنسان أو بتشوفان حتى وسيبشة بتشوفتين بشي أم تاوانانا أم ربايانا تاوانكي وكو تاواني أولا كإنسان دايكي خوي ماركو لقل يا زينابك شي قبولي دكا، شي قبولي دكا لقل دايكي يا زينابك وماريك لقل مردني باوشي كاس قبولي ناكا دي الربا قبول مكا، چونك الربا قبول كد أما بتشوفتين بشي الربا وەکو دایک مارەکردن وایە و زیناکردن لەگەڵ دایک و باوک، لەگەڵ دایکە عەفو. ئەی ئەگەر کەسێک فەنا بەخوای گەورە کەسێک گەورەترین بەشی ڕیبا ئەنجام لە تاوانەکەی چییە؟ کێ پێی خۆشە لەگەڵ دایکە بخەوێ؟ کێ پێی خۆشە لەگەڵ دایکە زینا بکە؟ کەس پێی خۆش نییە. دەی واز بێنە لەم تاوانە، چونکە وەڵڵاهی ئەگەر دەرهەمی ڕیبا 10,000 15,000 ڕیبا بخۆی دڵنیا بە تاوانەکەت ئەوەندە گەورەی لە 36 زینا گەورەتر و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و دڵنیا بە ئەگەر کەمترین پارە دەست بکەوێ حساب کە دایکی خۆت مارەکردن. کێش قبولی دەکات؟ یەکمان کەس قبولی ناکات ئیلا مەگەر کەسێک حاش عەزری پیاوەتی و غیرەتی نەبێت، کەواتە واز لە ڕیبا بێنە، چونکە ئەوە تاوانی ڕیبایە. خوای گەورە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڕەشەیان لە ئێمە کردووە، هەڕەشەیان کردووە. هەڕەشەی چی؟ ئەو کەسەی ئیشی ڕیبا بکە ماڵەکەی پیت و بەرەکەتی تیان نامێنێ، هەر چەندێ زۆر بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیح الربا، ئەفەرمێ الربا وإن كثر فإن عاقبته إلى كل. ڕیبا هەر چەندێ زۆر بێ، سو فائز هەر چەندێ زۆر بێ، سەرنجامەکەی بۆ کوێیە؟ بۆ کەمیەتی و لە ناوچوونە. وەڵی خۆم چەندەها کەس دەناسم ئیشی ڕیبای کرد سوێن بەخوا ئیفلاسیە، چونکە فەرمێ عاقبەتەو ئیلا قولین، هەر چەندێ زۆر بێ سەرنجامەکەی نەمان و تیاچوونە. ئەوەی ئیشی ڕیبا بکە لە دنیادا مفلیسە و لە قیامەتش مفلیسە. کەواتە زۆرمان بینی
چەند هەزار دەفتەری خەڵک ساڵانە دەخورێ لەم کوردستانەدا هەمووشی ڕیبایە. کات فڵان کەس ئەوە 5 دەفتەر با پارە لاویەوە ماهانەوە لەم بەرێ. ئینسانی عاقڵ و تێگەشت و بەتایبەتی خەڵکی کاسبکار ئەگەر خۆی گێر نەکات لەو شتە تێگا نمونەیەکان بۆ دەین بۆی تێ بگەن ئەو وازە تاوانەکەی بێنە کە چەندی حرام و تاوانێک گەورەیە کە تۆ دەفتەری ئەدەی بە کەسێک بە مقابلی پارێکی دیاریکراوە ڕیبایە چۆ شەریکایەتی نییەوە. نمونەیەکان بۆ دەوێنەوە بۆی نەتان خەڵەتێنن. دەفتەرێک پارە ئەو کەسێک کە کەسابەت کا دەزانێت دەفتەرێک پارە لەوانەیە مانگی وەرەقەیە پیا بکە 2 گەڵا 3 گەڵا ئەوەی 5 گەڵا تۆ زۆر دابنی 5 گەڵا دارێ شتی وا زەحمەتە. معقولە پیاوێک دەڵێ دەفتەرێک پارەم بەرێ من مانگی 2 وەرەقە 3 وەرەقەتە دەمێ. باشە تۆ بیرێ بکەرەوە ئەم پیاوە گەر بە نیوەی ئیش بکە من دەفتەر پارەم داوەپی ئەگەر نیوەی بدا بە من کەواتە ئەگەر 2 وەرەقە بداتێ کەواتە 4 وەرەقەی پیا کردووە 4 وەرەقەی کێ پیا کردووە ئەی 5 وەرەقە بدا بە من مانگی بۆ دەفتەری 5 وەرەقە ئەی بیرێ بۆ ناکەیتەوە باشە 5 وەرەقەیدا ئەی چۆنێکی بۆ خۆی هەڵگرت خۆ ئەگەر نیوەی بێت کەواتە 2 وەرەقەی فڕێداوە ئێشتی وا بێت دەفتەری مانگی 2 وەرەقە فڕێدا بزانە پارەکەت خورا و دانەوە داکراوە شتی وا نابێت تووشی ڕیبا بووی و پارەکەیشت دڵنیاوە چۆتە قورگی شێرێکەوە مەگەر خوا ڕەحیم کات لەوانە تۆ ئاخر نەفەرمی کا با ڕابقە بڵات کەواتە ئەگەداری خۆت بە ڕیبا سەرنجامەکەی تیاچوونە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم خوای گەورە دەفەرمێ یەمحق الله الربا ئەو ئاەتی قورئان خوای گەورە پیت و بەرەکەتی ڕیبا نایەڵێ ئەو ماڵی بە ڕیبا پەیەکی پیت و بەرەکەتی نامێنێ کەواتە ئەگەدار بە وەڵڵاهی ڕیبا هەچەندێ زۆر بێ هەر لە ناوچوونە سەرنجامەکەی. آخر خاڵ ئەو کەسەی کە ڕیبا دەخوات ئەهلی ڕیبا ئەگەر تۆ بەنەکەن و نەگەڕێنەوە لای خوا مزگێنیان لێ بێ لە دوای مردنیان ئەمە سزاکەیانە لەو ڕۆژێک کە دەمرێ هەتا قیامەت ئەمە سزای ئەو کەسەیە کە لەبەر ماڵ و مناڵ ڕیبای خواردووە ئیشی ڕیبای کردووە کەسابەتی ڕیبای کردووە. لە حەدیثێکی صحیح بوخاری داهاتەوە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە خەومدا طبعا خەوی پێغەمبەران سەلامی خوای لەسەر بێ وحی خوایە ئەفەرمێ لە خەومدا 2 مەلایکە هاتن بۆلام 2 پیاوە لەسەر وشێوەی 2 مرۆڤ کە جوبرەئیل و میکائیل و سەلامی خوایە لەسەر بێ هاتن دیان ئەی محەممەد صلی الله عليه وسلم با بڕۆین دەفەرمێ منیان بر چەند سزایەکیان پێشانمدا یەکێک لەو کەسانی کە پێشانمیاندا ئەفەرمێ ڕۆشتین سەیرم کرد پیاوێک سەرێ مەنزەرەکە بهێنە بەرچاوی خۆت پیاوێکم بینی لە ناو ڕووبارێکا بوو ڕووبارەکە خوێن سوور وەکو خوێن بهێنە بەرچاوی خۆت لە ناو ڕووبارێکا بی پڕ بێ لە خوێن واتە ڕووبارەکە لە جیاتی ئاو خوێنی تیاوی وەکو خوێن سوور بێ ئەفەرمێ تەماشام کرد لە ناوەڕاستی ڕووبارەکە پیاوێکی تایە مەلە ئەکات لە ناو ئەو ڕووبارە خوێنە سوورە كامل سورة شو كإنسان بشكل غرفة كامل سود بيه حتى تعذيب نفسي قولي أنا شرط تعذيب نفسية بنا آوي خواهي قلنا آوي كدايناني كآوي كيستي بيه لناو خويناوي كدايناني بوي تعذيبي دا تعذيبي أو إنسان لك الرباي كدو يا غمري خواه فرمي صلى الله عليه وسلم أم كياوة لناو قوميك لناو رباري كي خوێناو دا مەلەدەکا لە ناوەڕاستی ئاوەکە دێتە دەرەوە ئەوێ بێتە لێواری خوێناوەکە پیاوێکیش لە لێواری ڕووبارەکە وەستاوە لە کەناری ڕووبارەکە وەستاوە کۆمەڵی بەردی زۆری لە بەردەمایە بەردی زۆر حیجارەتون کەثیرە ئەفەرمێ بەردی زۆری کۆ کردوتەوە ئەم پیاوە لە لێواری ڕووبارەکە وەستاوە پیاوێکیش لە ناو ڕووبارەکە مەلەدەکە وردە و دەدێ بۆ لێواری ئاوەکە بووی دەربچێت کە ئاوەکەی خوێناوە ئاوێکی سوور خوێناوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کاتی ئەم پیاوە نزیک ئەبێتەوە لەوەی دەربچێت لە ڕووبارەکە ئەم پیاوەی لێواری ئاوەکە خوێناوەکە یەک بەردێ ئەکێشێ بە ناودەمی کابرادا ڕێک ئەدا بە ناودەمیان بەردێکی تێگرێت ئەکێشێتە ناودەمیان دووبارە ئەو پیاوە دەگەڕێتەوە ناوەڕاستی ڕووبارەکە بۆ بەردە کە لێدا یەکسەر گەڕێتەوە بۆ جێگای خۆی ئەم پیاوە دووبارە دێتەوە هەم دووبارە بەردە ئەکێشێ بە ناودەمیان پێغەمبەری خوا فەرمی صلی جوبرەئیل و میکائیل فەرمی سەلامی خوای لەسەر بێ ئەم پیاوە حتا ڕۆژی قیامەت ئەمە عەزابەکەیت بەردەوام بەرد ئەکێشن بە ناودەمیان لەناو ئەو خوێناوە دەرناچێت لەناو قەبرە باسی قەبرە
بەخوا ئێستا ملیارەها و ملیۆنها کەس ئێوە حاڵەکەی ناو قەبردا لە موسڵمانان و غەیری موسڵمانان. وتم ئەی جوبرەئیل سەلامی خوا لەسەر بێ ئەمە چێ بۆ خاتری خوا؟ ئەم بەدبەختە چێیە؟ ئەم دۆڕاوە چێیە؟ ئەم نەکبەتە چێیە کە بەردەوام ئەکێشن بە ناودەمیا بە بەردێک لەناو ئەم خوێناوە دەرناچێت تا ڕۆژی قیامەت هەیە هەزارەها ساڵەتێت هەتا قیامەتش تیایە بێت. فەرمووی ئەو کەسە والذي رأيته في النهر نهر آكل الربا فەرمووی ئەوەی کە لەناو ڕووبارەکە بینیت ڕووبارە خوێناوەکە ئەوە کەسێکە لە دنیادا ڕیبای خواردو ئیشی ڕیبای کردو کەسابەتی ڕیبای کردووە ڕیبای ڕاکێشاوە کاکە پیان وتی ئەمە ڕیبایە حرامە سولفەیە پارەیە چییە خانوو توێنیتەوە مشکلەی تۆ نییە نابێت ڕیبا ڕاکێشە ڕیبا ئەوە تاوانەکەیتی چێ لە خانووەکە تەواو نابێت یا تەواو ئەمریت نابێتە میرات خانووەکە قوربۆکی بەسەر خۆتە لەبەر خاتی ماڵ و مناڵ. ئەمە چەند تاوانێک و چەند سزایەکی ڕیبا خواردن بۆتان باسکن هیوادارم ئینشاڵڵا بە خۆماندا بچینەوە واز لە ڕیبا بێنین ئەگەر کردومانە هەر شتێکمان کرد کەسابەتی پرسیار لە چەند مامۆسایەکی تێگەشتوو بکەین کاکە ئەمە حرامە یا حرام نییە ئەمە ڕیبایە یا ڕیبا نییە ئەگەر وتیان ڕیبایە یەک سەر بگەڕێتەوە نزیکی نەکەوی بە هیچ جۆرێک. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدأي بتايبتي أواني لا دعاء خير عن كدوه خوايا جان أواني لمارو لنخوش خانكان نخوش وكوتون يا ربي خوايا الشفاء عن بدأي يا ربي خوايا أواني قرزاري عن بودبركي أواني نخوشي ونراحتياني رسالي عن لابري يا ربي خوايا هيمني وآرامي وڵات من بپارێزی خوايا جان ئەم شەڕ و شۆڕە لە دەور و بەرمانە لە ئێمەی دوور خەیتەوە يا ربي خوايا آخرمان بەخێر بگێڕی لەم تاوانە گەورە کە ڕیبایە و لە هەموو تاوانێکی تر بە دوورمان کەی خوايا جان کۆمەڵگامان کۆمەڵگایەکی لە خواترس بێ و تەقوای خوای تیا بێ خوايا جان غەزەبی خۆت نەڕژێنی بەسەرمانە ڕەحمەتی خۆت بڕژێنە بەسەرمانە خوايا جان بارانی بە ڕەحمەتمان زیاتر بۆ بارێنە آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.